ئەو خۆشەویستیی کە لە هەژاردا ئەیبینم قەت لە دەوڵەمەندا نایبینم، چونکە هەژار هەمیشە ڕۆحی خۆشەویستیت پێ ئەبەخشێت، بەڵام دەوڵەمەند وانییە بیر لە ڤێلا و سەیارە و سەرۆت و سامان ئەکاتەوە، بەڵام خۆشەویستی لە هەژاریدا ڕۆحت پێ ئەبەخشێ، دنیات پێ ئەبەخشێت. واتای خۆشەویستی لای هەژارە نەک دەوڵەمەند. قسەکانت جوانە، بەڵام ئەگەر کوڕێکی هەژار کچێکی دەوڵەمەند بێنێ ئەوە کچەکە بەسەری زاڵە بێت، بۆیە پێویستە هاواستی خۆت بێنی بەڕای من، چونکە تاکەستان بەسەر یەکتری زاڵ نەبن. قسەکەی تۆش ڕاستە. نازانم کچی ئەم سەردەما بۆچی بیر لە سەروەت و سامان و ڤێلا ئەکەنەوە. وا ئەزانم خۆشەویستی بە پارەیە، بەڵام وانییە ڕۆحی خۆشەویستی ڕاستەقینە بە هەژاری و دەوڵەمەندی نییە. ڕاست باشە، تۆ دەتەوێت لەگەڵ کوێ خۆشەویستی بکەیت؟ بۆ نمونە کوڕێک کچێک ڕزگار بکات، مووقیفی بەرامبەر هەبێت لە کاتێکە کە کچەکە دزی لێکرابێت، کوڕێکیش وەکو پاڵەوان بێت جامتاکی بۆ بگەڕێنێتەوە. بۆ نمونە مەبەستت چێیە؟ خۆشمەویت دلێر. واتە چۆن؟ واتە خۆشمەویت. من پێشەوەی تۆ بی بۆ ژیانم ویستم خۆم بکوژم، بەڵام تۆ وی بە دکتۆر بۆم، وی بە عیلاج بۆم، وی بە حەب بۆم. تۆ ژیانی منە ڕوونا کردەوە. خۆشمەویت دلێر. پەری، نامەوێت دڵت بشێنم، بەڵام من ناتوانم، چونکە من تۆم خۆش ناوێ. دلێر تکایە دکتۆر تۆی بۆ داناوم. ئاخر ناکرێ. باشە یەک ساڵ لەگەڵم بە، ئەو کاتە ئەزانم تۆ منە خۆشەوێت. تکایە دلێر. باشە پەری، هێ من بەوە تاقی دەکەینەوە، من ڕازیم. دلێر ئەو تۆ بەڕاستە؟ پەری بە جێڕانەوەی چیرۆکەکەی وای لە دلێر کرد کە ڕازی بێت یارمەتی بدات بۆ ماوەی ساڵێک لەگەڵی بێت و تا چاک بێتەوە. ئیتر دەست پێکێکی ژیانێکی تازە بۆ دلێر و پەری دەستی پێکرد.